گفتوگویان بابەتە زیاتر دەکەین کە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق تا ئێستا بەردەوام بووە، ینی چاوەڕێ دەکرێت ئەمڕۆ گەڕی سێمی دەنگدان بۆ یەکلایکردنەوەی پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بەڕێوە بچێت. بەڕێز هەیسەم مەیاحی شۆڤەکاری سیاسی و ڕاوێژکاری سەرۆکایەتی پەرلەمانی عێراق لە بەغدا ڕاستە و خۆمیوانی ئەمەیە. بەڕێز مەیاحی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24. بۆچی پرۆسەی هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق بەم دۆخە گەیشت؟ بەڵێ دەستپێک لە سڵاو بوو تۆ بە تاوای بینرانی بەڕێز بۆ تاوای بینرانی کوردستان 24 پێمان وایە کە پرۆسەی سیاسی و هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی بۆ ئیشەشەم کە بەڕێز هەڵبووسی بوو، دواتر عەدنان فەیحان وەکو یاردەدەری یەکەم و لە سادقون، دواتریش پرۆسەکە ئاڵۆز بوو بۆ هەڵبژاردننی جێگری دووەم کە دەکرا ڕێکەوت لەسەر بکرایە بەڕێز دکتۆر شاخەوان بووە، بەڵام گەڕی یەکەم و دووەمی کۆبوونەوەکان شکست هەبوو لەو یەکلاکردنەوەی پرسەکە و گەیشتن بە دەنجی کۆتایی خولی سێم و گەڕی سێمیش دەبینین کە خوازیارین تێگەیشتن و ڕێکەوتنە بێت لەوان پارتی دموکراتی کوردستان و لایەنەکانی دیکە، بەڵام ئەوە جێی داخ ئەوەیە کە هاپەیمانی سەربازی حەشد و چەکدارەکان باڵادەسترن لە پەرلەمان، ئەوان پەیامێکیان ئاراستەی پارتی دموکراتی کرد. باڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان هەیە بەڕێز مەیاحی. بەڵێ چونکە بەڵێ جێگری دووەم لە پارتی دموکراتی کوردستانە لەبەر ئەوەی کە ئەوان وا پێشبینی دەکەن کە پارتی دموکراتی دەنگ بە پاڵێوراوی سادقون نادات یان تەقەدوم، هەرچەندە کە دەنگدانەکە بەنهێنی بووە کەسێک نازانێت کە دەرەنجامەکان چۆن بوون، شێدەنجی بە چێ داوە، بەڵام ئەو ناکۆچانەی کە هەن لە ماوەی ڕابردوو هەرچەندە چاپێکەوتن و کۆبوونەوە هەیە سەرکردەکانی پارتی دموکراتی کوردستان و شاندانستانکارەکانی دیکە لە بەغدا، بەڵام دەرەنجامەکانی دوێ کە پێشبینی دەکرا باشتر بن، بەڵام پێشبینی دەکرێت کە گەڕی سێیەم لە بەرژەوەندی پارتی کۆتایی پێبێت تاوەکو ڕێکەوتەکان لە چوارچێوەی پەرلەماندا یەکلای بنەوە، وەزارەتی دیکەش هەن و پێ و پاگەی سیادی تریشان کە بۆ پارتی بن، چونکە لە نێو پێکهاتەی کورد زۆرترین دەنجی بەدەستهێناوە کە ئەمە بەرامبەر بە 5 وەزارەتیش دەبێت. ڕایەوەش ڕێکەوتن ڕوون بۆ پێشووتر، بەڵام شکستێک هەبووە لە تێگەیشتن نێو پەرلەمان و دەنگدان بە ڕێبوار هەبووە. پێمان وایە کە لە گەڕی نوێ وەکو لە سەرکردەکانمان بیستووە لە بەڕێز عامری و مالیشی کە تێگەیشتن هەیە بۆ ڕاستکردنەوەی ئەو ڕێگەیەوە تێگەیشتنی زیاتر و بەدیهێنانی هاوسەنجی نەک لە بەرژەوەندی ئەم زانیاریە بەڕێز هەیسەم، ینی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی بڕیاریان داوەکە یاخود نزیکن لەوەی کە دەنگ بدەن بە کاندیدەکەی پارتی؟ بەڵێ بەشێکیان، بەڵام ئێستا دەبینی پرۆسەکە خێرایە. ئێمە لەگەڵ لایەنە باڵاکان لە چوارچێ هاوهەنگی لە دانوستان و پەیوەندی داین، پێمان وایە دەبێت بۆ ئارستەیە بێت، هاوسەنجی هەبێت لە چوارچێوەی پرۆسەی تەشریعی پەرلەمان، بەڵام ئەگەر بخوازدرێت کە ئەو کورسە لە دموکراتی لە پارتی دموکراتی کورد بگیرێت و بەلایەن دیکە بدرێت لەگەڵ ڕێزمان لە هەڵوێز بن یان لایەنەکانی دیکە، ئەمە بەشی براوەی یەکەمە، وەکو چۆن لە عەسائب ئەهلی حەق کە دەبینی بە 28 کورسی ئەو پێگیان وەرگرتووە، کەواتە دەبێت بە هەمان شێوە و تێگەیشتن لە بەرچاو بگیرێن کە لە دوای ساڵی 2006ەوە دوای دەنگان لەسەر دەستوور ڕێگەی خۆی گرتووە تەواوی دامەزراوە شارستانی و سەربازەکان بۆ ئەوەی توانستی خوان بە پێی بەدەستهێنانی دەنگەکان بەدی بهێن و بەدەست بخەن، نەکخوان بسەپێنن. ئەمە پەیامێکیشە بۆ برایان لەلایەنی چوارچێوەی هاوهەنگی شکستی
پارتی دموکراتی لەم قۆناغە زۆر ئەستەما چونکە پەیوەندی نێودەوڵەتی هەرێمی زۆر باشی هەیە ئێوە دەتوانن سوود لێ وەربگرن و لە نێو خۆشەوە پەیوەندی بەهێزی هەیە بینیمان لە ساڵ 2021 بەسەرەوە چی ڕوویدا و گوزەرا باسی پەیوەندی نێودەوڵەتی کرد هیچ دەسوەردانێکی دەرەکی لە هەڵبژاردننی لەسەر سەرۆکاتی پەرلەمان دەبینن بەڵێ دەسوەردانی دەرەکی ئێستا پێشبینی کراوە و پەیام هەن پەیوەندی هەن بەتابەتیش ئەو برانەی کە لە فەسائیلون و لە هێژە میلیشە چەکدارەکانن هەندێک باس لەوە دەکەن کە کاریگەری ئێران کەمتر بۆتەوە بەڵام ئەوەی کە بینیمان دوێنێ دەری دەخات کە پەیوەندی هەیە و مەترسیدارتریش لە ئێران کە بەردەوام تشتی دەخم سەر و پێویستە لەەوەکانی داهاتوو قسەی لەسەر بکرێت و بخوێنرێت و زۆرێک لە ئەنا پەرلەمانان گوێ لە سەرکردەکان ناگرن ئەمە پرسێکە پێویستە تیشتی بخەینە سەر واتە دەکرێت ڕێکەوتنێک لە شوێنێک بکرێت لە قاوخانەیەک بەبێ گەڕانەوە بۆ سەرکردەکانیان ئەمە لە هەنێکە لە هەنی دومیشەوەیە کە زۆر مەترسیدارە کە ئەگەر ئەو جۆرەواقع لە بەرچاو نەگرین کە دەبینین ئەو ئاڵۆزە دروست دەبێت لە پەرلەمان و نازانین سبەی دەگوزارێت واتە زۆر بە خێرایی لە بڕیارەکان لە پێنگاوەکانیان خێرا بڕیار دەدەن و هەندێک لە برایان وا تەماشا دەکەن کە پارتی دموکراتی هەمویان لە دژی ئەوان کار بکەن لە دژی پاڵەوراوی پارتی کار دەکەن وا دەردەکەوێت پێم وایە لە داهاتوودا ئەمە زۆر باش نابێت ئەگەر بەو ئاراستەیە کار بکەن ئێستا ئەمریکا چاودێری دەکات کاتێک داوا لە چەککردنتان دەکات هەموو بۆ ئاساییکردنەوەی دۆخەکەی هێورکردنەوەی دۆخەکەی بەڵام ئەگەر ئەمریکا تەواو ناڕاستی و بەهیوا بێت ئەمە کاردانەوەکان بە شێوەشی دیکە دەبن ڕاستە سا لە ناو چوارچێوە پەرلەمانە بەڵام دەبێت بە شێوازێکی ئەرێنی ماوە لەگەڵ پێکاتە سیاسەکان بکرێت نەک ئێستا حەلبوسی کەلادراوە کەسێکی دیکە هاتووە بێکەوە من و تۆ دەتوانین بە پێی ئەو شایستانەی کە هەمانە لە پێکاتەی کوردیش بەرامبەر بە شعب هەمان شێوە دەستکەوتەکانی ببا ئەمەش بەمان شێوە بۆ پارتی دموکراتیش ڕاستە کە زۆر نەنگەکانی هێناوە ئەمە زۆر گرنگە لەو قۆناغە لە بەرچاو بگیرێت لە داهاتووشدا ئاسان نابێت بەبێ ڕێکەوتن لەگەڵ هەموو لایەنەکان چکە گەر بەتەنیا کار بکەن ئێستا بە شێوەیە کە لەناو بابەتەکەی ئەمڕۆ جێگری دۆمی و ئەگەر بکشێنەوە خراپتر دەبێت. پێشبینی دەکەین ئەمە ڕوودات ئەگەر دواخستن ڕوونەدات لە پەیوەندیدان هەموو لایەک لەگەڵیان لە پەیوەندی داین دەبینی لە سەرکردە شیعەکان ناڕازین هەندێک بڕیاردراون لە نێوانەوەی دووەم و سێەم بەبێ گەڕانە بۆ نەوەی یەکەم ئەمە پرۆسەکەی تەواو ئاڵۆز و کارتەکان تێکەڵ کردووە دەبینی تووڕەبوونی سەرکردایەتی پارتی کوردستانیشی بەدواخۆی داهێناوە پێویستی بە پێداچوونەوە و نەخشەکاری بۆکردنەوە هەیە بە ئەمانە واڕاستەیە کە پێشتر ڕێکەوتنی بۆ کرابوو یان ڕێکەوتنێک هەبێت کە ئەگەر ئەو پێگەش وەربگیرێت دەبێت وەزارەتی دیکە بە پارتی ببەخشنن بەڵام سەرۆک بارزانانی و لایەنەکانی دیکەش بەمە ڕازی نابن لە چوارچێوەی ئەو دامەزراوە تەشریعی و جێبەجێکاریە کاتی دەبێت و شایستەکان کەدا بەش دەکرێن لەو دەستورە نەریتیە نەک دەستور نووسراوەکە کە ڕێکەوتن لەسەر زۆر باشە باسی باڵادەستی گروپە چەکدارەکانت کرد لەم خولەی پەرلەمان هیچ مەترسیەک لەسەر خولی شەشەمی پەرلەمان و 4 ساڵی ئایندەی عێراق بەدیەکەی پەرلەمانی عێراق با ناوی بنین پەرلەمانی دموکراسی حەشداوی پەرلەمانێک کە کاریگەری لە ڕوانگەی حەشدی و فەسائیلەکانەوە هەیە خوازار دەبوون بۆ شوێن نەبێت و ئەو براوانەشی کە دەرچوون
بسنە درێ سوزلوبەرجی شارستانیەوە وازە جلوبەرجی سەربازی بێنن و ئەو ڕق و ناکۆچانە وەلا بنێن چ لەگەڵ دموکراتی بێت لەگەڵ پار دموکراتی لەگەڵ هێزە سونیەکان شیعەکان بێت لە چوارچێوەی ئەو دامەزراوە یاسایی تەشریعیە ئاماژەی پێ بدەن و کوستەرۆک بارزانانی ئاماژەی بۆ کردبوو کە هەموویان بۆ پارێزگەکان کار بکەن وەکو چۆن بە کاندیدە پارتەکانی وت بۆ تەواوی عێراق کار بکەن نە خەزعەلینەکانی تر هەمویان بۆ عێراق کار بکەن بۆ ئەوەی بتوانین لەو چوارچێوەی پەرلەماندا بە ئاشتی و ئارامی مامەڵە بکەین دەتوانین بە پێی یاسا ئێمە مادەکان مادەسەکان ئەگەر لە بیریشان بکەین دەتوانین لە چوارچێوە ئەو بڕیارانەی کە هەن ئێمە لەبەر چاو بگری کە زۆر بڕیارێک لە دژێرم دراون زۆر مەترسیدارتر بوون لە ڕابردوو خوازیارین کە هەرێمی پارتی دموکراتی کوردستانیش تەواوی حسابەکانی خۆی پێداچوونەوە بکات تۆڵسەنگاندنیان بۆ بکات دەبینین کە ئەو گروپانە جۆرە شتێکیان هەیە دانتاشی ئەگەر دۆخەکە بەو شێوە بێنێتەوە بڵێ پێشبینی کراوە ئەگەر ئەمریکا دەستوەردان یاخود کاریگەری نەنوێنێت یان وڵاتانی دیکە ئێمە بینیمان کە ئەوەی دوێنێ ڕوویدا هیچ جۆرە ڕێزگرتنێک نییە بۆ نمونە بۆ ئافرەتانەوانی کە دەنجیان داوە ئێمە بینیمان کە بەڕێز میرانی کە لەگەڵ هەمووان کۆبووە تێگەیشتن هەبوون بەڵام ئایا ڕێزیان لە سەرکردەکانیان گرت نەخێرەوانێت جێبەجیان کردنەوەی نوێ بوون نەوەی نوێ گەنجی ئەو پەرلەمانتارانەی چوارچێوەوانجی نانەوێت گوێ لە سەرکردەکانیان بگرن چونکە پیلانی خوانیان هەیە بێکەوە دادەنیشن بەڵام شتێکی دیکە کە ئەنجام دەدەن کە خوان لەنان خوان ڕێکەوتین لەسەر دەکەن ئەمە وا دەکات کێشەی مەزنتر لە دژی هەرێم بێتە ئاراوە بەتابەتیش لە دژی پارتی دموکراتی کوردستان و سیاسەتەکانی لە پێویستە پارتی دموکراتی کوردستانیش ئەو خەمڵان نەبکات من بە مەبەستە ئەو قسەیە دەکەم کە پێویستە هەڵسەنگاندن و خەمڵاندن بکاتەوە لەگەڵ هەموو لایەنێک تەواوی ئەوانەی کە چەکیان هەیە ئەوانەی کە میلیشیان هەیە دەبینین ئێستا نوێنەراتیان هەیە لە نێو پەرلەمان ئەمە ڕاستەکەیە کە دەبێت مامەڵەی لەگەڵ بکەینیان بە تەواوی پرۆسەکە بەجێ بهێڵین ئەمە پامێکی ڕوونە کە دەمەوێت ئاراستەی سەرکردایەتی هەرێمی کوردستانی بکەم کە بۆ نمونە لەنەوەی داهاتوو چۆن مامەڵان لەگەڵ بکەن و چیتان بینا کردووە ئیمڕۆ داوا دەکەین کە زیاتر لە نێو پەرلەمان بینا بکەن و دروستی بکەن بۆ ئەوەی بتوانین زیاتر پێشکەش بکەین لەداهاتوو. زانیاریەکی نوێم پێگەیشت کە فاق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری گەیشتە پەرلەمان خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ ینی دەیەوێت چی بکات لە پەرلەمان؟ بەڵێ پێم وایە سێ لایەن هەن لە پرۆسە سیاسی سێ ستون هەن کە لەو ساڵانی ڕابردوو تێبینیمان کردو یەکەمان ئەوەیە کە لایەنی دادگەریە بەڕێز فاق زێدان کاریگەری هەیە پەیوەندی زۆر بەهێزی هەیە لەگەڵ تەواوی لایەنەکان بەتابەتیش چوارچێوە ئاهەنگی با بڵێین لایەنی باسکی سەربازی واتە لە هەمان کات پەیوەندی زۆر ئەرێنی هەیە لەگەڵ لایەنی کوردی ڕێزێکی زۆری هەیە ئەو وەکو کەسێک زۆر ڕێز لە سەرۆک بارزانی و بەڕێز مەسرور بارزانی و بەڕێز بارزانی دەگرێت باس لەوە دەکات کە زۆر نزیکە لە پێکاتی کوردەوە ئەو دەیەوێت چارەسەرێکی خێرا لە کاتژمێرەکانی داهاتوو بدۆزێتەوە هەواڵی ئەرێنیە کە بتوانرێت هاوسەنگی بگەڕێتەوە لە داڕشتنی سیاسەتی داهاتوو وێڕایەوەش بۆ ئەوەی پارسنجی هاوسەنگی بگەڕێتەوە ئەگەر بنونە لە نێوان پێکاتەی سنە و شیعە لاسەنجەکەوێت ڕاست بکرێتەوە بۆ بەڕێوەبردە و دۆسیە پێم وایرنی دەبێت و پێشم وایە کە دەستوەردان هەبووە لەلایەن وەزیر نیشتە جێکردن لەلایەن بەڕێز بەنجین ڕێکانی کە ڕۆڵی هەبووە بابزانین چی ڕۆدات دوای ئەو گفتوگۆ و دانوستانانە لەگەڵ چوارچێوەوانجی پێم وایە ئایا چارەسەر دەبێت یاخود نا بەڵام بەڕێز فاقزان کاتۆ پێشەوە کاریگەری دەبێت و دەستوەردان و کاریگەری هەیە
لە سەر عراقی نوێ دەزانین کە گۆڕاکاری لە دەستور ڕوونادات خەڵکیش ئەو خواستان هەیە من و کە تۆ قسە مەترسیدارە. دەکەین زەنگی چوونە ژوورەوەی پەرلەمانتاران لێدراوە دی چاوەڕێەوە دەکەین بزانین کۆبوونەوە کە بەکوێ دەگات. زۆر سپاس بۆ ئامادەبوونی تۆ لەگەڵ کوردستان 24 بەڕێز هەیثەم مەیاحی شۆڤەکاری سیاسی و ڕاوێژکاری سەرۆکایەتی پەرلەمانی عراق لە بەغدا میوانمان بوویت. سپاس.